خۆی ئامار پێنەدانی ئامار ئەمە شتێکت تەبیعی لە سروشتی ئامارە هەیە ئەگەر بۆ مەبەستی دراسەیەک نەبێ یا بۆ مەبەستێکی تایبەت نەبێ بەڵام قەدەغەکردنی ئامار و هەڵگرتنی نازام تا ئیسا نەمبیستۆ نابێت شتی وەها ئێمە بە دوواداچوونەکەی نا دیار نییە خۆشت نییەتەوە چونکە ئەزانی بۆچی هەندێشت هەیە هینی تایبەتی خەڵکە یعنی نهێنی تایبەتی خەڵکە تۆ ناتەوێت ئەوە بخەیتە سەر هەموو شتێک یعنی بەڵام بە دوواداچوون ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان و ئەزانم کە ڕێکخراوی تریش ئێر کار ئەکات لەوە خۆ منەرتەینی بچووکی ناکەمە تەنیا لە ڕێکخراوەکەی خۆمان ڕێکخراوەکی تریش ئیش ئەەکەن بەڵێ ئیشەکەن و بە دوواداچوونیشیان هەیە و قسەکردنیشیان هەیە و یاداشتیشیان هەیە و داواکاریشیان هەیە و بەردەوامیشن یان مەبەستەکەم لێرە هەربوویانە بەڵام لە ئیستایشە هەر بەردەوام بن لە بەردەوامن ئالەم کاتە ئێمە سوود وەرەگرین لە ئامارەکانی بەڕێوەبەرایەتی تونند و تیژی و هەر دەستگایەکی تریا پۆلیس یا مەحکەمەکە ئاماری ژیابوونەوە ئاماری تونند و تیژی و لێدان و ئەمانە بڵاو ئەکەنەوە بەڵام ئێمە لای خۆشمان فۆرمی تایبەتمان هەیە و ئەوانەی کێن لامان چکێمە بەشێکی تایبەتمان هەیە کە پێی ئەڵێن بەشی کۆمەڵایەتی و ڕاوێژکاری یاسایی ئەم بەشەمان بەڕاستی ڕۆژانە هەموو ژنان ڕووی تێەکەن زۆر ڕووی تێەکەن و ئیشەکەیشی بۆ هەموو کەسێکە بەبێ جیاوازی ئەو ئامارانە کە ئێمە ئەتوانی ماگانە کۆی بکەینەوە لای خۆمان هەر ئەو بەڕێوەبەرایەتی تونند و تیژی نووسنگەکان و سەنتەر ڕاوێژکاری خێزانیە کە ماگانە راپۆرتێکی تایبەتمان بۆ دەنێرن کە چەند کەیسیان بینیوە و ئامارەکان بە چ شێوازێکە بەڵام بەداخەوە لەوەتەی ڤایرۆسی کۆرۆنا هاتوتە ناو هەرێمی کوردستانەوە کەرەنتینەش بوونی هەبوو و لە ئێستا ڕاستە قەدەغی هاتوچۆ بەکۆی گشتی نییە بەڵام دامەزراوەکانی گرتووەتەوانێک کە داوامی ڕسمیان نییە بەڕێوەبەرایەتەکانی تونند و تیژی و سەنتەر ڕاوێژکاری و نووسنگەکانیش بەدەرنین لەوەی کە داوامیان وەکو پێویست بکەن بەداخەوانێ زۆر بە وەک پێویست داوام ناکەن هەفتەی ڕۆژ یا دوو ڕۆژ داوامیان هەیە بۆیە ئامارەکان وەک پێویست نییە لە ئێستا ئەتوانم بڵێم لە ساڵی 2020 بەداخەوە ئامارێکی وەک پێویست نییە لە بەردەستان نییە بۆی کتاب بزانین ئامارەکان لە هەڵکشانە تونند و تیژیەکان چۆنە بەڵام بە دیوێکی ترە ڕاستە ئامارەکان بوونی نییە بەڵام ئەگەر تۆ بارودۆخەکە بخوێنیتەوە ڤایرۆسی کۆرۆنا هات و کەرەنتینە هات و لە ڕووی ئابووریەوە خەڵک هاونیشتمانن زۆر بارودۆخیان خراپە دەبینین کێشەکان ڕویان لە زیادبوونە ینی خۆی بە خۆی ئەمە دیارەکە ئەگەر ئامارەکان جدی بوونایە ئامارەکان بوونیان هەبوایە ئامارەکان لە هەڵکشاندا دەبوون نا لەبەرەوەیمە کارمەندی مەحدودمان هەیە پرۆژەکانیشمان لە چوارچێوەی چەند پرۆژێکە خۆی بینێتەوانێ ینی لە توانەوەمانە نییە بڵێن بڕۆین شوێن بە شوێن بگەڕین بۆ ئامارەکانی تونند و تیژی بەڵام ئێمە کەیسی تایبەتیشمان هەیە مەسەن کەیسێک هەیە بێ چوو بێتە ناو لای بەڕێوەبەرایەتی تونند و تیژی یان سەنتەرەکانی ڕاوێژکاری خێزانی ئەزانی ئێرە ڕێکخراوێکە کێشەی ژنان حلەکە ڕاوێژی کۆمەڵایەتی یاسایی ئەیە سەردانی ئێمە ئەکات ئەگەر ئەو کێشەی ئەو کەسە دێتە ئێرە لە بەرپرسیارەتی ئێمە نەبوو وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی ڕەوانەی بەڕێوەبەرایەتی تونند و تیژی یان سەنتەر ڕاوێژکاریەکان بەپێی ئەو ڕێکخراوەی کە بۆی دروست ئەبێ کۆمەڵێک ئەرکی ئەبێ بۆ نمونە تۆ ئەڵێ من ڕێکخراوێکم بۆ مافەکانی ژنان کار ئەەکەم ئەرکی تۆ لێرەیە ئەوەیە چی ئەەکەی بۆ ژن چۆن ژن ئەپارێزی و چۆن هۆشیاری ئەەکەی تۆ لە مافەکانی خۆی لەو ئەرک و ئیمتیازانەی کە هەیەی چۆن هۆشیاری ئەەکەیتەوە لەوەی کە تۆ ژنی چۆن بخوێنی چی بکات چی نەکات چۆن ئەی پارێزی من بۆکو خۆم 100% بەدڵم نییە و نابینم ئیشێکی ئێجگار ئەو نەباش نابینم عادەتی ڕێکخراوی زۆرمان بۆ چییە کە تۆ ئیشێکی زۆر باشە نەبێ کە تۆ بزانی جێدەستە دیارە لە ڕووی جێبەجێ ئەرکردنی ئەرکەکانیان من ئەڵێم ئەو نەی بەدەم قسە ئەکەن بیکەن بەکردەوە
بڕوا بکە ئەم وڵاتە حکومەتمان ناوێ ئەو نەمان ڕێکخراو هەیە بەڵام بەداخەوە هەمووی قسێ زۆر بەکەمی کردارە یعنی ئێمە کردارەکان زۆر بەکەمی ئەبینین هەیەە بەس توانەکانی گەنجان بە فیڕۆ ئەیان گەنج بێ ئەمەلەکەن و بەشێکی زۆریشان با ئێمە نڵین هەموو شتێک خراپە بەشێکی زۆریشان ئیشی زۆر باشیان کردووە جێدەستیان دیارە بەڵام بەو شکڵە نییە کە ئەوان بانگەشەی بۆ ئەکەن و کە ئەوان ئەڵەن ئێمە ئەومان کردو ئەومان کردووە فەرمو نەتیجەکەیان من وای نابینم کە دیار بێت.